قوتابی بووم لە قۆناغی دوانزەی کۆمەڵگەی پەروەردەیی جیهان توانیم ئەم ساڵ کۆنەبرەی 99.4 بەدەست بێنم. بۆیە لێرەوە زۆر دەستخۆشی وهروەها پیرۆزبایی لە قوتابیمان ئارۆسیامە دەکەین کە توانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی چوارم بەدەست بێنێ و دڵنیاییەکی واشی وەرگرتە بوو کە دەتوانێت تواناکانی خۆی و خەونەکانی خۆی لە ڕێگەی ئەم قوتابخانەیە و ئەم کۆمەڵگەیەوە بەدی بهێنێ. هەروەها ژینگەیەکی پڕ ئارامی بۆ تاکو ئارۆ بە خەونەکەی خۆی بکە. ئارۆگیان دڵیان پێ خۆش بێت و پاڵەوانی منی کاکارۆ. سڵاوتان لێبێ، من ئارۆسیامەدم قوتابی بووم لە قۆناغی دوانزەی کۆمەڵگەی پەروەردەیی جیهان توانیم ئەم ساڵ کۆنەبرەی 99.4 بەدەست بێنم. سەرەتا هەموو سپاس و ستایش بۆ خوای گەورەیە، لای هەمومان ئاشکرایە کە هیچ سەرکەوتنێک بە پێویستی خوا بەدەست نایێت. ئەم نمرەی من تەنها نمرەیەک نییە، بەڵکو بەڵگەیە لەسەر ماندووبوون و هەوڵ و بەردەوامی من بە درێژایی ساڵەکە. بە دڵنیاییەوە یەکەمین پاڵپشتی من دوای خوای گەورە دایک و باوکم بوون کە ئەوان تەنها ئەرکیانەوە نەبوو ژینگەیەکی لەبارم بۆ بڕەخسێنن بۆ کۆشتشکردنەکەم، بەڵکو لە کاتێ ماندووبوون باڵی دەکێشا بە سەرما و لە کاتی ساربوونەوەدا بە چەند قسەیەکی گەرم وریان بەرز دەکردمەوە و دڵنیایان دەکردمەوە کە من توانام هەیە نمرێکی باش بەدەست بێنم. سپاسێکی بۆ پایان بۆ مامۆستاکانم کە لەگەڵ گەیاندنی زانیاریەکان بە من هەروەها بنەماکانی سەرکەوتنیان فێرکردم. بۆچی کۆمەڵگەی پەروەردەیی جیهان؟ خەڵبژارنی من بۆ ئەم قوتابخانەیە خەڵبژارنێکی گرنگ بوو، چکات تەنها قوتابخانەیەک نەبوو بۆ تێپەڕاندنی پۆلی 12، بەڵکو ژینگەیەکی زانستی و پێشکەوتوو بوو و بە متمانەی دەستەی کارگەری و مامۆستاکانم هەستێکی متمانە بە خۆنبوونی بەرزم بۆ دروستە بوو. بە دڵنیاییەوە جیهان پاڵنەرێکی بەهێز بوو بۆ سەرکەوتنی من و درەوشانەوەی ناوم لە ناو یەکەمەکانی کوردستاندا. پرسیارە گەورەکە لای خەڵک ئەوەیە چۆن کۆمەڵگەی جیهان لە سلێمانی توانی لە ساڵی یەکەمی قۆناغی دوانزەی ئامادەی قوتابی هەبێ لە یەکەمەکانی هەرێمی کوردستان. ڕاستی وەڵامەکەی زۆر ئاسانە. مێژووی لە مێژینەمان و پلانی تۆکمەی پەروەردەیی و زانستیمان ئازبەرزی ستافی قۆناغی دوانزەمان وای کرد ئەو کارە لای ئێمە زۆر ئاسان بێت. بۆیە لێرەوە زۆر دەستخۆشی وهروەها پیرۆزبایی لە قوتابیمان ئارۆسیامە دەکەین کە توانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان پلەی چوارم بەدەست بێنێ و لەسەر ئاستی پارێزگای سلێمانی پلەی سێم بەدەست بێنێ. پیرۆزبایی لە خۆی و خانەوادەکە و هەروەها ستافی مامۆسانی کۆمەڵگەکەمانەکەین. ومێدەوارین کام دەستکەوتا ببێتە ڕێخۆشکەر بۆ ئەوی داهاتوویەکی پڕشنگدار چاوەڕێی قوتابی ئەزیزمان بکات. و ئێمە وەکو کۆمەڵگەی جیهان لە سلێمانی بۆ ساڵی خوێندنی نوێ پلانێکی تۆکمەتر ستافی بەهێزی قۆناغی ئامادەییمان پێکهێناوە بۆ ئومێدی ئەوەی کە قوتابی ئەزیزەکانمان هەمیشە لەو دەستکەوتانەیە بدەوشێنەوەرێ. لە دوای قۆناغی دا لە سەرەتای قۆناغی 11 قوتابخانەکەی ئارۆ داخرا. بەڕاستی ئاستەنجێکی گەورە بوو بۆ خۆی و بۆ خێزانەکەمان کە بڕیار بدا لە چ قوتابخانەیەکی ترەوە دەست پێ بکاتەوە و کوێ هەڵبژێرێ. دوای ئەوەی کە زۆربەی قوتابخانەکانی سلێمانی گەڕاین، دواتر بە بڕیاری خۆی و بە پشتیوانی ئێمەش کۆمەڵگەی پەروەردەیی جیهانی هەڵبژارد بۆ ئەوەی قۆناغی 11 و 12 لە کۆمەڵگەیەکە تەواو بکە. هەڵبژاردننی ئەم کۆمەڵگەیە پێم وابێ بە دەرەجەی یەکەم پەیوەندی بەوە هەبوو کە لەگەڵ داخڵبوونی بە گۆڕەپانی خوێندنگە و قوتابخانەکە و تێکەڵبوونی لەگەڵ مامۆستاکان و قوتابیەکانی تردا ئەو هەستەی بۆ دروست بوو کە ئێرە ماڵی خۆیەتی و دڵنیایەکی واشی وەرگرتە بوو کە دەتوانێت تواناکانی خۆی و خەونەکانی خۆی لە ڕێگەی ئەم قوتابخانەیە و ئەم کۆمەڵگەیەوە بەدی بهێنێ. لەو بڕیارەدا ئێمە وەکو خێزانەکە پشتیوانی تەواومان کرد. دوای ئەوەی کە قۆناغی 11 و 12 لە قوتابخانەی یاخود کۆمەڵگەی پەروەردەیی جیهان بەردەوام بوو، لە میانەی مامەڵەکردنمان لەگەڵ تیمی مامۆستایان و تیمی کارجێڕی قوتابخانەکە لەوە تێگەیشتین کە ئەم قوتابخانەیە کۆمەڵێک فاکتەر و هۆکار و خاڵی هێزی هەیە کە دەبێتە هۆی ئەوەی هەموو قوتابێکی تر دروست بکە. لەبەر ئەوەی بیر و باوەڕی چەسپی و لە نێو ئەم خوێندنگە و ئەم قوتابخانەیە ئەوەیە کە بۆ نیشتیمان سازی پێویست بەوەکە مرۆڤ سازی بکرێ لە ڕێی گەنجانەوە، مرۆڤ بنیاد بنرێ لە پێناو خاک و نیشتیمان. خاڵێکی تر کە هەر لە میانەی مامەڵەکردنی قوتابیەکەمان لە نێو ئەم قوتابخانەیە من بەدیم کردووە ئەوەیە کە بەهای ڕەوشت و هەڵسوکەوت و مامەڵە و نیشتیمان پەروەری ڕەنجی داوەتەوە لە نێو قوتابخانەکە و کاریگەری بەسەر منداڵەکانەوە بەجێ دەهێڵێ کە ئەمە مای شانازی هەمومانە.
هەروەها کۆمەڵگەی پەروەردەیی جیهان خاڵێکی زۆر گەشی هەیە کە لەم بارودۆخەدا ئاستەنجی دارایی قورس بۆ خێزانەکان دروست ناکە. بەڕاستی هەستی ئەوەمان نەبووە کە لە کۆمەڵگەیەکایە کە ئاستەنجی دارایی دروستەکە و هەستی ئەوەمان هەبووە کە ئەمە دامەزراوەیەکە کە پەروەردەییە بە تەواو و ئەوەندەی پرسی نیشتیمانی و پرسی زانست و پێشکەوتن ڕەنجی داوەتەوە لە کارەکانیاندا ئەوەندە بابەتی ئابووری ڕەنجی نەداوەتەوە کە ئەمەش مای دەستخۆشیە. بە درێژایی ئەم ساڵ من چرکە بە چرکە لەگەڵ ئارۆدا بووم و کاتێک کە ئەو تێنوێی خوێندن بۆ من سێبەرێک بووم بۆی بە بردننی کوپێک چایان شیرینیە گویستومە ئەوە لە ئارۆ بگەێنم کە ئەو تەنها نییە لەم ڕێگایداوە ئێمە وەکو خێزان و وەکو دایکە پشتیوانی ئەوم بۆیان من هەموو نزاو پارانەوەم بۆ ئارۆ ئەوە بووە کە خوا بیپارێزێ و سەرکەوتوی بکە لەخوا بەزیابێکە ڕۆسووری کردوین و ئەمەیە زۆر سپاسی کۆمەڵگەی جیهان بکەم کە تەنها قوتابخانەیەک نەبووە بەڵکو لە دایک و باوکی خەمخۆرتر بووە بۆ هێنانەدی ئاواتەکانی ئارۆ هەروەها ژینگەیەکی پڕ ئارامی بۆ تاکو ئارۆ بە خەونەکەی خۆی بکە. ئارۆگیان من زۆر سەربەرزم بە تۆ خۆشمەوی. سڵاو، من ناوم زۆر دڵخۆشم بۆ براکەم. هەموو ڕۆژێک ئەو دەی خوێن لە ژوورەکەی منە ڕۆشتم ئەموت ماندوومە بە ئەوەی شەیکەمە باشم ماچەی کردمەوەی تۆش هەوڵ بە دەرەجەی بەس بێنی واکو منیش کە ئێستا لە پۆلیسم هەوڵ دەدەم دەرەجەی بەرز بێنم واکو براکەم بۆیە دایک و باوکم دڵیان پێ خۆش بێت و پاڵەوانی منی کاکارۆ.